شوێنی ئەخلاق لە کۆمەڵگادا. ئەخلاق وەک بابەتێکی گرنگ و فرەچەشن، قسەی زۆری لەبارەوە کراوە، بۆ مانایی پانتایی بابەتی ئەخلاقی پانتاییەکی بەرین و فرەمینبەر و خوێندنەوەیە. بە درێژای مێژووی ئینسان لەسەر ڕووی زەوی چەمکی ئەخلاق یەکێک بووە لەو بابەتانەی لەگەڵەوەی ئامادەیی هەبووە تێڕوانینی جیاجیاشی لەخۆ گرتووە. ئەوەش بۆ گرنگی و ئامادەی ئەخلاق خۆی لەلایەک و وێناکردنی لەلایەن ئاین و فەلسەفە و ئایدیاکانەوە لەلاکەی ترەوە بووە. چیەتی ئەخلاق یەکێکە لەو بابەتانەی ئەگەرچی ئامادەیەکی کردەیی هەیە، بەڵام زۆرترین قسەی لەسەر کراوە و زۆرترین خلافیشی هەڵگرتووە لەگەڵ خۆیدا. چیەتی ئەخلاق بۆ دوو ئاست دەگەڕێتەوە، ئاستێکی معنەوی و ئاستێکی کردەیی. ئەوەی کە لە خەیاڵدانی مرۆڤدا وەک پرانسیپی معنەوی دروست دەبێت، لەگەڵ ئەوەی وەک نەریت و یاسایەکیش پەیڕەوی لێ دەکرێت. بەناوی خوای بەخشندە و میهرەبان. پێناسەکردنی ئاکار و ڕەوشت کارێکی فرەلایەنەیە، بۆیە لە ڕوویەکەوە دژوارە و لە ڕوویەکشۆ ئاسانە. یەکەم دژوارە چونکە پێدانی پێناسەیەکی تێر و تەسەل بۆ چەمکێکی وا فراوان کاری یەک نەفەر و دوو نەفەر نییە. لەلایەکی ترۆ ئاسانە چونکە هەر کەسێک بگری ڕوانگەیەکی بۆ ئاکار و بۆ ڕەوشتەیە. بەڵام ئەگەر بمانەوێ پێناسەیەکی نزیک لە حەقیقەتی ڕەوشت و ئاکار و ئەخلاق بدەین بەدەستەوە، پێم وایە ئاکار بریتیە لە ئەو تایبەتمەندیانەی کە مرۆڤێک بۆ خۆی دەستنیشانەکە لە ڕوانگەی بیر و بۆچوون و دنیابینی و جیهانبینی خۆیەوە، بۆ مامەڵەکردن لەگەڵ خۆی و لەگەڵ دەوروبەر، بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەندامانی خێزان، بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەندامانی کۆمەڵگا، بۆ مامەڵەکردن لەگەڵ خەڵک لە کاتێکە تێکەڵیان دەبێ، بۆ بڕیاردان لەسەر خەڵک کاتێ بە تەنها خۆیەتی و خەڵوە ئەکا. کەواتە وەکو ئاکار و ڕەوشت بریتیە لە ڕنگدانەوەی جیهانبینی و دنیابینی مرۆڤ لە هەڵسوکەوت و کردەوەکانی ڕۆژانەی ئەوە. وەکو زانست ئەخلاق پێناسەیەکی تری هەیە. زانستی ئەخلاق ئەو زانستەیە کە ئەکۆڵێتەوە لەوەی مرۆڤ ئەبێت چی بکا و ئەبێت چی نەکا. واتە بوونی پێوەرێکە لە دەرەوەی مرۆڤ کە مرۆڤ هەوڵ ئەدا خۆی بگونجێنێ لەگەڵ ئەو چاوەڕوانیەی کە کۆمەڵگا لەوی هەیە. عەقڵێکی کۆمەڵایەتی، عەقڵێکی دەستەجەمعیمان هەیە کە بڕیار لەسەر هەڵسوکەوتی ئێمە دەدەن. فەلسەفەی ئەخلاق لەوە ئەکۆڵێتەوە ئەم عەقڵە دەستەجەمعیە، ئەم عەقڵە پێوەرکارە، ئەم عەقڵە پێوانەیە لەکوێوە دروست ئەبێ و لەسەر چ مەبنایەکدا دەمەزرێ. یەکەمین مەبنا بۆ تێگەیشتن لە ئەخلاق بەرجەستەکردنی پێناسەی خێر و شەڕە. بەرجەستەکردنی ئەوەیە چ شتێک چاکە و ئەبێ ئینسان ئەنجامی بە، چ شتێک خراپە ئەبێ ئینسان ئەنجامی نەدا. چاکی و خراپیش لە شوێنێکەوە بۆ شوێنێ، لە دۆخێکەوە بۆ دۆخێ، لە هەلومەرجێکا بۆ هەلومەرجێ گۆڕانی بەسەرادێ. بۆیە وتم پێناسەی ئەخلاق لەلایەکەوە دژوارە چونکە زۆر فڕەڕەهەندە و هەر ئینسانێک گۆشەنیگایەکی هەیە لەسەر ڕەوشت و ئاکار. لەلایەکشۆ ئاسانە چونکە ئێمە بەبێ بیرکردنەوە توانین بڵین فڵان ئەخلاق جوانە، فڵان ئەخلاق خراپە، فڵان ڕەوشت باشە، فڵان ڕەوشت خراپە. لە ڕاستیە ئەخلاق لەو بابەتانەیە کە ناکرێت پێناسەیەکی بکرێت، چونکە ئەخلاق جیهانێکە، ینی کۆمەڵ بابەتمان هەن وەکو ئەخلاق، هونەر، ئەمانە، ینی تۆ ناتوانانی پێناسەیان کەی، بەڵکو بابەتگەلێکن ئەبێ بچیتە ناویانەوە، نەک پێناسەیان بکەیت. بەڵام دوجار ئەوەندەی کە من خۆم ینی ئەم چەند ساڵە لە خزمەت بابەت ئەخلاقیەکانە ژیاوم، گەیشتومەتە ئەو بابەتی کە کاتێک ئێمە بە زمانی دینی ئەگەر بۆ ئەم بابەتە بڕۆین، کاتێک بابەتە غەیبیەکان
ئەو بابەتانی کە لێرە لە بەرچاوی ئێمە بوونیان نییە پیانەوتێ عالەمی مەلەکوت عالەمی غەیب بیانەوێت لە جیهانی مادا حزور پیا بکەن دەرکەون ئەوە لە ناو ڕێسا ئەخلاقیەکانە ناو قەواعید ئەخلاقیەکانە نمایانە بن دەرەکەون من لایەکی ترەوە کاتێک کە جیهانی مادەش جیهانی بینراویش بیە بەرەو جیهانی مەلەکوت بکشێ بەرەو جیهانی غەیب بکشێ ئەوەی کە لە زمانی قورئانی پێوتێ عالەمی شەهادە جارێکی ینی عالەمی شەهادە بیە بۆ جیهانی غەیب بجوڵێ بێ جارێکی تر لەناو لە ڕێگەی ڕێسا ئەخلاقیەکان و قەواعید ئەخلاقیەکانە خۆی پیشان بەیانی کەواتە قەواعیدی ئەخلاقی یا ڕێسا ئەخلاقیەکان یاخود ئەخلاق جیهانی هاوبەشی نێوان جیهانی غەیب و جیهانی شەهادەیە جیهانی مادە و جیهانی نەبینراوە جیهانی نەبینراو کاتێک کە لێرە پەیابێ بێتە ئەخلاق جیهانی بینراویش کاتێک کە ڕنگ و بۆی جیهانی غەیب وەرەگرێ ئەویش بێتە ئەخلاق لەبەرەوەیە هەم نەک لای ئێمە هەتا لای ڕۆژئاوایەکانیش فەیلسوفێکی وەکو ڤینگشتاین کاتێک کە باسی ئەخلاقەکە کاتێک کە باسی هونەریشەکە ئەڵێ ئەمانە ناو ئەم جیهانانین جیهان بەلای ئەویان جیهانی مادە بەڵکو لەسەر سنوورن منیش بیرم لەوە کردەوە کەواتە لەسەر سنووری جیهانی مادە بن دەرگای جیهانی غەیبن لەبەر ئەوەیە وەک ئەوترێ هیچ کام لە دینەکان نییە ئەخلاق بابەتێکی سنتەری نەبێ لایەن بۆ چونکە دینەکان باسی جیهانی غەیبەکەن ئەم جیهانە غەیبەش کاتێکە لە جیهانی مادا دەرەکەوێ وحیەتە خوارەوە بە پێغەمبەران دەی لە ڕێگەی ئەخلاقە خۆی پیشانەیە کەواتە جیهانی ئەخلاق بەرزەخە جیهانی بەرزەخە بەرزەخی نێوان جیهانی شەهادە و جیهانی غەیب قسەکردن لەسەر پێناسەکردنی ئەخلاقیان چێتی ئەخلاق یەکێکە لە بۆ هەموو بوارەکانی تر تعریف یەکێکە لە بوارە قورسەکان لە مەنتیقا چونکە هەر تعریفێکەکەی ئەبێت دوو خەسڵەتی تیا هەبێت لەلایەکەوە جامع بێت هەموو خەسڵەتەکانی ئەو بابەتە کۆ بکاتەوە لایکیشەوە مانع بێت ڕێگری لەو کات لەگەڵ شتەکانی تراتیاکاڵ بێت چکە من کاتێک کە تۆ لە منە پرسی ئەخلاق چیە ئەتەوێ پێم بڵێ ئەخلاق چیش نییە واتە ئەنی خۆی چییە ئەی چی نییە لەگەڵ شتەکانی ترا چۆن جایکەنەوە تێکاڵ بێت ئەخلاق لەبەرەوەی بابەتێکە ینی لە سەرەتای وجودی ئینسانەوە زۆرترین قسەی لەسەر کراوە زۆرترین مناقەشەی لەبارە کراوە و زۆرترین مەدرسە مەکتەب فەیلسوف و دینەکان قسەیان لەسەر کردووە لەبەرەوە ناتوانین بە پێناسەیەشی تەنها بڵین ئەخلاق ئەمەیە و ئەوە نییە چکە ینی بەدڵنیاییەوە ئەم هەموو مێژووە مرۆڤایەتیە پێناسەی جیاواز بۆ ئەخلاق کراوە بەشێک لەوانە کە پێناسیان بۆ کردووە سند پێیان وایە بۆ ئەخلاق ئیتفاقێکە لە بینی ئینسانەکان خۆیان هایکەن و بەشێکی تریان قەناعەتیان وایە نەخێر ئەخلاق وجودێکە لە دەرەوەی ئێمە هەیە ئێمە ئەی دۆزینەوە بەڵام ئەمە بۆی ئەم پێناسانە ینی بوو مودەی کە هەمانە دەرفەتمانی ئەم هەموو پێناسە جیاوازانە بێنین ئەتوانین بە کورتی ئاماژە بەوە بکەین کە کۆمەڵێک خاڵی ئەساسی لە ناو بەشێکی زۆر لە پێناسەکانی ئەخلاقا هەیە کۆیان کەینەوە بیکینە پێناسەیەک بۆ ئەخلاق بەشێک لەوانی کە تەرکیزیان لەسەر هەیە کە قەناعەتیان وایە ئەخلاق ئەوەیە کە ئینسانەکان ناو و دەرەوەی یەکسان بێت واتە ئەمە پێچەوانی دووڕۆییە پێچەوانی ئەوەیە کە شتێک قەناعەتت پێی نییە بیڵیت یان شتێک قەناعەت پێ هەیە نەیڵیت بە کورتی وا لە ئینسانکردنە ئەخلاق بریتێ لەوەی کە ینی صادقانە ئەوەی لە ناخی خۆیان بتوانێت بیڵێت و ژینگەی لە بارمان هەبێ بۆ ئەوەی لە ناخی ئینسانە بیوترێت واتە ژینگەی ئەخلاقیە و ژینگەی ئینسانەکان بتوانن وەک خۆیان دەرکەون و ئینسانی ئەخلاقیش ئەوەیە لەم ژینگە ئەخلاقیە دووڕووی و نیفاقیتیان هەبێت بەشێکی تر ئەوەیە قەناعەتیان وایە کە ئەخلاق بریتێ لەوەی تەنها ئەوە نییە چی لە ناختایە بیڵیت بەڵکو بریتێ لەوەی ئەوەی لە ناختایە بە مەرجێک ئەمە هاندەر بێت بۆ چاکە ینی ئەخلاق بریتە هێزێکی ناوەکیە لە ناوناخی مرۆڤایە بە مەرجێک ئەم هێزە ناوەکی ئەم بیرکردنەوە ناوەشیە دەستی ئینسان بگرێت بەرەو چاقی کۆمەڵایەتی مرۆڤەکان لە ناو کۆمەڵگایە ئاژین مرۆڤەکان ناتوانن خۆیان بەتەنها لە شوێنێکی دیاریکراوە بژین ئەخلاق لەو قۆناغەیە دەست پێ ئەکات کە مرۆڤ بەرکەوتنی لەگەڵ مرۆڤی ترا ئابێت یان بەرکەوتنی لەگەڵ سروشتا ئابێت یان بەرکەوتنی لەگەڵ مەخلوقی ترا ئابێت ئەگەر نا ئەخلاق لە کاتێک کە مرۆڤ خۆی بەتەنها بێ مامەڵە نەکات یعنی بابەتی ئەخلاقی زۆر مانای نامێنێتەوە کەواتە بریتێ لەوەی کە ئەوەی لە ناخی مرۆڤ هەیە دەستی مرۆڤ بگرێت بەرەو کاری چاکە یان بەرەو لە پێشخستنی بەرژەوەندی ئینسان کۆمەڵگا بەسەر بەرژەوەندی تاکەوە ئەم هەموو حاڵەتانی کەوا لە ئەکەم ئینسانەکات ئینسان کاتێک لە ناو ژینگەیەکی کۆمەڵایەتی بژی بتوانێت بەباشی بشید و سوودی هەبێت بۆ مرۆڤەکانی تر دیارە ئەم بابەتێکی گرنگە لە هەمان کاتە ئەکرێت بڵێن بابەتێکە بە درێژای مێژووی مرۆڤایەتی بوونی هەبووە ئیدی لێرەوە ئەکرێ بڵێن ئەگەر وەکو ئەڵێ ڕاستەوخۆ بخێنە بابەتی ئەخلاق خوێنە قاڵبێکەوە ستەممان لەم چەمکە کردووە چونکە چەمکێکە وەکووتمان مێژووی هێندەی مێژووی مرۆڤایەتیە درێژایی مێژووی وەکو ئەوترێ تەمەنی بەقەدەر تەمەنی مرۆڤایەتیە بەڵام ئەکرێ بۆ ئەوەی بخێنە هەر چوارچێوەیەکە و شتەکە ڕوون بێ وەکو ئەوترێ لە لامان وەکو نمونەیەک وەریگرین ئەکرێن بە دووشەوە بابەتی ئەخلاقیان چەمکی ئەخلاق وەربگرین
بە چەمکی یەکەم ئەوە یاخود ڕوانین یەکەم ومانەیەکەمی ئەخلاق ئەوەیە بۆ سیفەتانە ئەو ترێ چاک بنیان خراپ کە لەلایەن مرۆڤەوە لە بیرکردنەوەی مرۆڤەوە لە ناهەستی مرۆڤەوە بیریان لێ ئەکرێتەوە پاشان ئەکرێنە کردار. ئەخلاق ئەوەیە کە پیشان ئەدرێت دەرئەکەوێت دیارە بەمانایەکی تر ئێمە تا کاتێکە کردارێکی ئەخلاقی ئەنجامنێن یا کردارێک ئەنجامنێن ئێمە ناتوان پێوەری ڕازبوون و ناڕازبوون هەڵە و خراپە چاکە و خراپەی بەسەرابێن یان بەلایانی کەمەوە ئەخلاقی و ئەخلابوونی بەسەرا بچەسپێنین. کەسێک لە دڵیا شتێک هەیە لە خەیاڵیا شتێک ئێمە ناتوان بڵێن ئەو شتە ئەخلاقیانە ئەخلاقی تاکو ئەو کردارە ئەو شتە نەبێتە کردار. ینی کەواتە بەپێی یەکێک لە فەیلسوفەکان لە هەمان کاتە زانە گەورەکانی فەلسفەی ئەخلاق و دنیای شارستانەتی ئیسلامی ئیمامی غەزالی ئەخلاق ئەو بابەتە یاخود ئەو شتەیەکە لە دەرونی ئێمە هەڵ ئەقوڵەت و ئەبێتە کردار ئیدی کردارەکە چۆن بێ بەدەست بێت بە زمان بێت بە جەستە ئەنجام ئەدرێت و پیشان ئەدرێت و دەرئەکەوێت. مانای دووەمی ئەخلاق ئەوەیە ئێمە زۆر جا کاتێککە ئەڵێن ئەخلاق بەمانە دیوە باشەکی ئەخلاق وەرئەگرن بۆنە ئەوترێ ئەخلاق ڕازگۆیی کردارێکی ئەخلاقیە درۆکردن کردارێکی نائەخلاق یعنی ڕاستە و خۆ دیوە چاکەکەیەوە ئوترێ بەکاری ئێهێنین مانای ئەخلاق. ئیدی لێرەوە ئەکرێمە بچینە ناو هەزارەها پێناسە و بابەتی دیکەوە کە ئێستا ڕەنگە کاتی ئەومان نەبێت بەڵام بەگشتی ئەکرێمە لەم قاڵبە یاجێ بکەینەوە. هەڵبەت ئەوەی پەیوەندی بە پۆلێنکردنی ئەخلاقەوە هەیە وەک بۆ چوونی مرۆڤەکان و ئایدیاکان و فەلسەفەکان زۆر لە جێکەوتە و بابەتەکانی دیکە زیاترە. هەوڵدان بۆ پێناسەکردنی ئەخلاق و ڕاگررتنی لەوێنە و فۆرمێکدا کاری زۆری ویستووە و ڕەنجێکی زۆری مرۆڤەکانی لە قۆناغە جیاجیەکاندا بردووە. هەر تێڕوانینێکیش لە ڕوانگە و دەلاقەی خۆیەوە پێدراوە ئەخلاقیەکانی بینیوە و هەوڵی داوە ئەو بینین و تێڕوانینە سەنتەر بکات. بەدەیان پێوەری جیاجیا هاتووە ئەخلاقی بردوۆتە تاقیگەی خۆی و بۆ ئەوەی لە ژێر پێوەری خۆیدا تاریفی بکات. بابەتە ئەخلاقیەکان تەنانەت زانستی تایبەت بە خۆیان لە سەردەمی نوێدا بۆ دروست کردووە. بۆ نمونە سۆسۆلۆژیا و دەروونناسی دوو زانستی گەورەی کۆمەڵایەتین و پێوەری تایبەتیان هەیە بۆ دروستکردنی دۆخی ئەخلاقی. لە ڕاستیدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە هەم مەسەلەکەی بۆ ڕوون کردوینێتەوە هەم پێوانەیەکشی داوە بەدەستمانەوە کە فەرمێ ئەلبیڕ و حوسن الخولق چاکەکردن بڕ چاکەکردن بریتە لە ڕەفتاری جوان والئیثم ما حاک في صدرك وكرهت أن يطلع عليه الناس کەواتە کاری باش بریتە لە ڕەفتاری جوان قسەی جوان هەڵسوکەوتی جوان ڕێزگرتن لە خەڵک ڕێزگرتن لەو کەسانی لە خۆت گەورەترن مداراکردنی ئەو کەسانی نەیاری تۆن یا ناحەزی تۆن چاکەکردن لەگەڵ هەموو کەسێکا بەبێ ڕەچاوکردنی شناسی تایبەتی ئەو بەڵام ئەی خراپە چیە؟ خراپە ئەوەیە کە لە ناخاتوێ بیکەی بەڵام ئەیشیکەی بەڵام حەز ناکەی کەس پێت بزانێ یعنی هەر کردەوەیە کە خۆت کردت بەڵام نەدویست کەسێکی تر پێی بزانێ و بڵاوت نەکردەوە یا شەرمت کرد لەوەی خەڵکێک پێی بزانێ ئەوە دیارەکارێکی خراپە. کەواتە پێوەرەکە لە ناو خۆمانایە لە ناو ناخی خۆمانەیە لە وجدان و لە زەمیری خۆمانایە کە چ شتێک باشە و چ شتێک خراپە. شتێک ئەگە ئەو شتە باشە کە ئەگەر نەشمان کردبێ حەزکەین بیکەین و خەڵک پێی بزانێ. ئەی چ شتێک خراپە؟ ئەو شتێک کە ئەگەر کردی بێتیشمان ئەمە هەوڵەدەین لە بیری خۆمانی بینەوە و نامانەوە کەس پێی بزانێ. لە ڕاستە ینی ئەخلاقی گردردونی ئەو ئەخلاقی کە لە هەموو دینەکانە هەیە لە هەموو ئەوانی کە لە ئەخلاق لە کۆڵینەوەیان کردووە جۆرێک لە ئەخلاقمان هەیە پێوترە ئەخلاقی گردردونی. ئەخلاقی گردردونی باسی ئەو ئەخلاقەیە کە تایبەت نییە بە نەتەوەیەک بە دینێک بە مەزهەبێک بە لایەنێکی دیاری کەوتەنان بە فەلسەفەیەکەوە بەڵکو بۆ هەموو مرۆڤایەتیە. یەکێ لە بەشە گەورەکانی لە کۆڵینەوە لە ئەخلاقی گردردونی باسی ئەوە کە چۆن لێ کۆڵینەوە لە جەنابەت ئاماژەت پێدارە پرسیارەکە ئەخلاقی چاک و ئەخلاقی خراپ لێک جیا بکەیتەوە یان خود چەمکی خێر و شەڕ یعنی یەکێ لە گەورەترین
بابەتەکانی فەلسەفەی ئەخلاق یاخود ئەخلاق علمی ئەخلاق لە هەموو دینەکانە بۆ نمونە عالم ئەخلاقەکانی ناو شارستانتی ئیسلامی ئەوەیە کە خێر کامەیە بۆ ئەوەی شوێنی بکەوین و هەروەها شەڕیش کامەیە بۆ ئەوەی خۆمانی لێ لابدەین کەواتە ڕێگا بۆ جیاکردنەوەی ئەخلاقی باش و ئەخلاقی خراپ بریتە لە معریفە ناسینی ئەخلاقی باش و ئەخلاقی خراپ ناسینی ئەخلاقی باش و ئەخلاقی خراپی ژیانی ناسینی خێر و هەروەها بەوە چاکەکەیەتی و هەروەها ناسینی شەڕیش بۆ ئەوەی شوێن ئەمیان بکەوی و ئەوەی لەویشان خۆت بە دوور بگری هەر ئەمەشە کە سەحابەکە فەرمووی خەڵکی هاتن باسی پرسیاری چاکەیان لە پێغەمبەری خوا ئەکرد منیش چوون پرسیاری شەرم لە پێغەمبەری خوا کرد بۆ ئەوەی خۆمی لێ بە دوور بگرم یعنی خۆمی لێ دوور بخەمەوە کەواتە ڕێگە بە ناسینی ئەخلاقی باش و ئەخلاقی خراپ تەنها ناسینی ئەخلاق معریفەیە زانینە لێ کۆڵینەوەیە و هەروەها ئێمە نابێ ئەومان لەبیر بچێ ئێمە علمێکی گەورەمان هەیە بە ناوی علمی ئەخلاق کە شارێکی گەورەیە کە لەو علمە باسیەوە کە کامە چاکەیە تۆ بۆی شوێنی بکەوی و هەروەها کامەش خراپەی بۆی لێ بکەویتەوە لە ڕاستیان نۆ کەلیمە هەن نۆ ئیستلاح هەن لە ئەخلاقی هەموو نەتەوەکان بوونیان هەیە دوان لەو نۆ کەلیمانە بریتین لە کەلیمەی خێر و کەلیمەی شەڕ یعنی ئەتوانین بڵێن یەک لە سەرسی هەموو ئەخلاق لە دنیا باسی ئەوەی خێر کامەیە و شەڕ کامەیە ئەمە یەکێک لە ڕێساگەردوونیەکانی ئەخلاقە کە هەردوو بارە ئەرێنی و نەرێنیەکەیە ئەوەی کە خۆم پێم خۆشە بۆ تۆش خۆم پێم خۆش بێ ئەم بارە ئەرێنیەکەیەتی باری نەرێنیشی هەیە ئەوەی کە بۆ خۆم پێم قبول نییە پێم ناخۆشە بۆ تۆش خۆم بۆ تۆم قبول نەبێ ئەوم پێوترێ ڕێساگەردوونیەکە یاخود ڕێسا زێڕینەکە ئاڵتونیەکە کە هەموو دینەکان لەسەر ئەوە ینی کۆکن هەموو نەتەوەکانی دنیا باوەڕیان بەمە هەیە وەروە لای هەموو فەیلسوفەکانیش ئەوانی کە لە بواری ئەخلاقا لێ کۆڵینەوەیان کردو باوەڕیان بەم ڕێسا زێڕینە هەیە بۆ نمونە ئەگەر ئەخلاقی سەردەمی نوێ لە فەیلسوفی بەناوبانگی ئەڵمانی کانتەوە ئەمانوئێل کانتەوە دەستی پێ کردوێ دەی سەرەکیترین ڕێسای ئەخلاقی لای کانت بریتە لەم ڕێسایە کە ئەوەی بۆ خۆت پێت خۆشە بۆ ئەوی دیشت پێ خۆش بێ ئەوەی کە بۆ خۆت پێت خراپە بۆ خۆت قبوڵت نییە بۆ ئەوەی تریش قبوڵت نەبێ ئەتوانین بڵێنەوە یەکێک لە ڕێساگەردوونیەکانی جیاکردنەوەی ئەخلاقی باش و ئەخلاقی خراپە بەڵام وەکڵێ ئەمە مەرجە باش بەڵام تەواو نییە ینی یەکێک لە مەرجەکانە وەکو چۆن ئێمە لە زۆر شتا بۆ نمونە لە نوێژە مەرجی دەستنوێژ مەرجە بۆ نوێژ بەس هەر کەسێم دەستنوێژی بوو معنای وانە نوێژی کردووە بەڵام لە ئەخلاقیشە ئەم ڕێسایە مەرجە ئەم ڕێسا ڕزێڕینە مەرجە بەڵام هەموو ئەخلاق نییە لەگەڵ ئەوەیە کە مرۆڤایەتی بایەخی بە ئەخلاق داوە بایەخی بە نحسینی کردداری ئەخلاقیش داوە چۆن من ئەخلاقم بۆچی ئەگەر مرۆڤەکانی تر ینی پێوەرێک نەبێت چاکە و خراپە لە یەکتری جاکەمەوە ناکرێت ئینسان بە درێژایی ئەم هەموو کردارانی کە وجودیان هەیە هەمویان لە کتێبێکا جیاکاتەوە ئەمە باشە ئەوە خراپە بەڵکو پێویستەکە یاسای گشتی دەربێنێت لە ئەنجامیم یاسا گشتیانەوە بابەتی ئەخلاق بدۆزێتەوە یان بابەتی ئەخلاق پێناسە بکا بۆ خۆی بۆیە ینی معیار یان پێوەر یەکێکە لە بابەتە گرنگەکان و بایەخی گەورەشی هەبووە لە ناو علمی ئەخلاق و لە ناو فلسفەی ئەخلاقیشە یەکێک لە پێوەرەکان ینی کە بە پێوەرە کانتیەکە بەناوبانگە من بۆ خۆم قەنەعەتم پێوێتی بەشێکی زۆر دەتوانێت کردداری ئەخلاقیمان بۆ بخوێنێتەوە بدیتە لە پێوەری بەرژەوەندی ئینسان ئەگەر ئینسان کردارێکی ئەنجامدا ئەم کردارە تەعمیم بکە بگشتێنێت بەسەر کۆی مرۆڤایەتیە ئەگەر هەموو مرۆڤایەتی ئەم کاریان ئەنجامدا ئەنجامەکەی ئیجابی و باش بوو بۆ ئینسان ئەوە کردارێکی ئەخلاقیە ئەگەر هاتوو ئەنجامەکەی باش نەبوو ئەنجامەکەی خراپ بوو ئەوە ئەبێتە کردارێکی خراپ بۆ نمونە گەر ئێمە فعلێک وەربگرین فعلی درۆکردنە ئەگەر هەموو ئینسانەکانی سەرزەوی درۆیان کرد ئایا مرۆڤایەتی قازانجەکە زەرەر دەکات ئایا علم پێشەکەوێت لە ئەساسیان ناکەوێت چکە هەرچی وترات و گومان لەوە هەیە ئەمە درۆیە ئەمە ڕاست نییە چکە هەموو مرۆڤەکانم کارەکەن کەواتە لەم قۆناغەیە کاتێک کە بەرژەوەندی مرۆڤایەتی منفعەتی مرۆڤایەتیەکەوێتە خەتەرەوە مەتوانین بڵین نائەخلاقیە بەشێکیان بریتە لەوەی مرۆڤ خۆی بخاتە شوێنی ئەو مرۆڤەی مامەڵەی لەگەڵاکات ئەمە ینی زۆر جار بە یاسا ئاڵتونیەکەی ئەخلاقیش بەناوبانگە بوون منە و فەرمودەی کە پێغەمبەر درودی خوای لەسەر بێت باز لەوە ئەکات کە ئەوەی ئیمانتان نییە هەتا ئەوەی بۆ خۆتان پێتان خۆشە بۆ بەرامبەرەکەتان یا بۆ براکەشتان پێتان خۆش نەبێت کەواتە گەر خۆت خستە تەرەفی بەرامبەرەوە بزانە ئەو مامەڵەیە کە تۆ لەگەڵ بەرامبەریاکەی ئەگەر ئەو لەگەڵ تۆیابیکە قبوڵتە بۆ نمونە کاتێک کە تۆ بەرپرسێکیت مافی خەڵکی ئەخۆی بزانە خۆ دەتوانی مافی خۆران قبوڵ بکەیت بزانە ستەمکاری توانی کاتێک ستەمکاری ئەتوانی ستەم لێکراو بیت بە هەمان ئەندازە پێی مرتاح بیت بەشێکی تر قەناعەتیان وایە پرسی ئەخلاق بریتێ لەوەی مرۆڤ لە هەموو فعلێکە بیری لای ئەخلاق ببێت باوکەتە بێباک نەبێ بێباک ئەگەر بێباک بوو بە دڵنیاییەوە ناتوانێت ئەخلاقی بێت یعنی هەموو هەنگاوێک کاتێک گەینیت
ئەو کاتاتوانی ئەخلاقی بیت ئایا ئەم کردارە ئەخلاقیە ئەخلاقی نییە لەوانێ لەو دەقانەی پێکابێت بەڵام لەو لە حەزەیە مادەم ئینسان خۆی لە خەیاڵی خۆیە نیەتی نەئەخلاقینە بۆ ئەم کرداری ئەخلاقیە. دیارە ئەم بابەتەش دیسان دوو وەڵامی هەیە ئەکرێ بڵێن ئەمە لە ئەخلاقە دوو بابەتمان هەیە خود دوو کای سەرەکیمانێکیان بریتە لە علمی ئەخلاق ئەویتریان بریتە لە فەلسفەی ئەخلاق. بابەتی جەناب دەچێتە ناو بابەتی فەلسفەی ئەخلاقەوە. علمی ئەخلاق چیە و فەلسفەی ئەخلاق چیە؟ علمی ئەخلاق ئەوەیە کە باز لە سیفەتە چاکە و خراپەکان ئەکات. ئەو سیفەتانی کە ئێمە ئەنجامیانە چاکن یا خراپن ئیرادەی خۆمانیاتیا یانە ئیختیارین یان ئیجبارین ئەمە زانستی ئەخلاقە. بەڵام ئەوی کە ئەوترێ جیاکردنەوەی بابەتی ئەخلاقی لەگەڵ نائەخلاقیە چییە؟ ئەمە چێتە ناو بابەتی فەلسفەی ئەخلاقەوە. فەلسفەی ئەخلاقیش لە ڕاستیە مێژوویەکی زۆر دوور و درێژی نییە ئەکرێ بڵێن لە ساڵی 1905ەوە بۆ یەکەم جار کتێبێک نووسرا بە ناوی ئەخلاقەوە لەلایەن جۆرج ئەدوار مۆرەوە. ئەم کتێبە بە یەکەم کتێبی فەلسفەی ئەخلاقدان یاخود بە بناغی فەلسفەی ئەخلاقدان لە سەردەمی نوێیە. ئەوەی لە سەردەمی نوێ قسەی لەسەرکرێت فەلسفەی ئەخلاقە نەک زانستی ئەخلاق یعنی بە شێوەیەکی گشتی فەلسفەی ئەخلاق باسی ئەوە کات کە ئەخلاق چییە؟ سەرچاوەی ئەخلاق چییە؟ کامەی بابەتە ئەخلاقیەکان چۆن بابەتی ئەخلاقی لە نائەخلاقی جیا بکەینەوە پێوەرەکانی بابەتی ئەخلاقی لەگەڵ نائەخلاقیە چین؟ سەرچاوەی بابەتی ئەخلاقی چییە؟ لەکوێوە سەرچاوە ئەگرێت؟ ئایا لە بان مرۆڤە وەکو ئەوتر سەرچاوە ئەگرێت یاخود لە ناو خودی مرۆڤەکانە یاخود لە ناو کۆمەڵگەوە سەرچاوە ئەگرێن؟ ئەمە کۆمەڵی پرسیارەکەی جەنابیشتان ئەچێتە ناو بابەتی فەلسفەی ئەخلاق و چوارچەوەی فەلسفەی ئەخلاقەوە. دیارە کۆمەڵێک پێوەر هەیە کە فەیلسوفەکانی ئەخلاقدایاناوە بۆ جیاکردنەوەی پێوەری چاکە و خراپە بەمانەیەکتر بابەتی ئەخلاقی لەگەڵ نائەخلاقیە. ئەکرێ ئێمە هەندێک لەو پێوەرانە باسکەین بە کورتی. یەکێک لەوانە بابەتی گشتگیربوونە. ئەخلاق کاتێک ئەخلاقە گشتگیر بکرێت بۆ نمونە ئێمە ئەزانی ڕازگۆی شتێکی باشە بەڵام ناکرێت لە شوێنێکتر بووتریا ڕازگۆی شتێکی خراپە کەواتە بابەتی ئەخلاقی یەکێک لە پێوەرەکانی بابەتی ئەخلاقی و لەگەڵ نائەخلاقیە جیاکردنەوەی گشتگیر بن. ئەکرێ بستەپێنێن یان بچەسپێنێن یان لە هەموو شوێنەکە قسەیان لەسەر بکرێت بە دیوە باشەکەیە. دیوە خراپەکەش بە هەمان شێوە کاتێک ئەوترێ درۆکردن شتێکی خراپە یانی لە هەموو شوێنەکە درۆکردن شتێکی خراپە. کاتێک ئەوترێ پیاو کوشتن خراپە ئیدی لەم سەری جیهانە بۆ ئەو سەری جیهان پیاو کوشتن شتێکی خراپە مرۆڤ کوشتن شتێکی خراپە. کەواتەیەکێک لە پێوەرەکان بریتە لە پێوەری گشتگیری. پێوەری دووەم بریتە لە هاوڕابوون. ئێمە هەمومان ڕێکەوتین وەکو مرۆڤەکان لەسەر بابەتە ئەخلاقیەکان کامانن بابەتی ئەخلاقی و کامانەشن بابەتی ئەخلاقی. کەواتە ئەو کاتێک کە ئێمە بڕیا لەسەر بابەتێکی ئەخلاقی ئەیین و ئەیکەن بە نائەخلاقی وەکو شەخص ئەکرێ ئەمە بکرێت بەڵام ئەو کاتار بابەتێکی نائەخلاقی ماک یعنی پێچەوانەمان کردوێتەوە. کەواتە قسەکە ئەوەیە پێوەری دووەم کە ئەبێ ئەم بابەتانە هاوڕابوونیان لەسەر بێت. کاتێک کە ئەڵێن ڕازگۆی شتێکی باشە ئیدی مرۆڤەکان لەسەری هاوڕان ئیدی ئەم باز لەو سەرچاوە ناکەین کێوتوێتی باشە ڕازگۆیی باشە باز لە سەرچاوەکان ناکەن باس لەوەکەن کە هەمومان لەسەر ڕێکەوتن ڕازگۆی شتێکی باشە درۆکردن شتێکی خراپە. کەواتە پێوەری دووەم بریتێ لە هاوڕابوونی مرۆڤەکان لەسەر بابەتە ئەخلاقیەکان و هەروە بابەتە نائەخلاقیەکان. خاڵی سێم بریتێ لە پێوەری سەرەکی جیهانی بوونی ئەم بابەتانە. ناکرێت لە کۆمەڵگەیەکە بابەتێک ئەخلاقی بێت لە کۆمەڵگەیەکترا بابەتێک نائەخلاقی بێت. یعنی بەمانەیەکی تر ئەگەڕوون بکرێت و ئەخلاق لەد ناکرێت هەر لە ناو خودی مرۆڤیشە ناکرێت من ئەمڕۆ ڕازگۆین بەلاوە باش بێ سبێنە ناڕاستین بەلاوە باش بێت درۆکردن بەلاوە باش بێت ئەمڕۆ پیاوکشتن بەلاوە باش بێت سبێنێ پیاوکشتن بەلاوە خراپ بێت. کەواتە ئەخلاق لەد ناکرێت. ئەو کاتێک کاڵێن ئەم بابەتە بابەتێکی ئەخلاقیە ئەوە ئەبێت شتێکی جیهانیش بێت لە هەمان کاتە هەر ئەو کاتێک کە من ئێڵم ئەبێ مرۆڤەکەی تریش بە هەمان شێو ئەبێ ئەو کەسەکەی تریش ینی کەواتە پەیوەندی بە ڕەش و سپی و ناوچە و شوێنی جوگرافیاوە نیە. هەموو مرۆڤەکان وەکوتمان ڕێکەوتون کە ئەم بابەتە بابەتێکی ئەخلاقی وە گشتگیرن ئەکرێ گشتگیر بکرێن و پێوەری سێمیش بەلای بەندەوە زۆربەی فەیلسوفەکانی ئەخلاقسان لەسەر کردووە بریتە لەو بابەتەی کە ئەبێ هەمووان لەسەری کۆک بوو بنوە. ئەو ستاندارش ئەوەیە کە عەرزمکردن ئەم چەمکە یاخود ئەم بابەتە من وەکو ئەوترێ پێوەرنیم یەک تەنها یەک مرۆڤ پێوەنی لەسەر بابەتێکی ئەخلاقی بڕیار بادیان بڕیانیان کۆ و هاوڕێی گشتی مرۆڤایەتی لەسەرە. ئەوەی زۆر گرنگ و جێگەی مەبەستە ئەوەیە چۆن بتوانین ئەخلاقیانە بژین. ئەخلاق بەو مانایی کە بە کۆمەڵێک پرەنسیپی کردەی ژیان ڕێک بخات. ڕێخستنی ژیانی ئینسان لەسەر زەوی یەکێکە لە ئاریشە هەر ئاڵۆزەکانی مێژووی مرۆڤایەتی. بۆی ئەوەی کە دەبێت بوونی هەبێت و جوڵەکانمان ڕێک بخات ئەخلاق خۆیەتی بەمانا گەردنیەکەی. چونکە کۆی مرۆڤایەتی کۆکە لەسەر هەندێک پێوەری ئەخلاقی لە دنیادا. ئەو پێوەرە سروشتیانەی کە خوای گەورە وەکو سروشت لە ئینسانەکانی داچاندووە لە هەرە پایە گرنگەکانی بابەتی ئەخلاقن. ئەوەشی دەمێنێتەوە بریتیە لە ڕۆتینیاتی ئەخلاق.
بنەمای ئەخلاق بریتە لە زانینی باش و خراپ، یعنی بنەمای ئەخلاق بریتە لە زانست، بریتە لە تێگەیشتن، بریتە لە وشیاری، بریتە لە ڕەچاوکردنی خەڵک، ڕەچاوکردنی مافی خەڵک، مافی یەکەیەکەی خەڵک لەگەڵ مافی کۆی خەڵک، مافی ئەو کەسانی کە لەگەڵ تۆوا لە یەک خێزانان، مافی ئەو کەسانی لەگەڵ تۆوا لە یەک ناوەندی کاران، لە یەک ناوەندی کۆمەڵایەتیان، ئەوانەی کە لەگەڵ تۆوا لە یەک شاراژین، لە یەک کۆمەلگاژین، لە یەک بی ئەو ژینگەیاژین، ئاگاداری مافی ئەوان بی و ئەو مافە ڕەچاوکەیت و بیپارێزی. ڕەفتاری جوانەوەیە کە محاسبەی خەڵک نەکەی، محاسبەی خۆت بکەی. ڕەفتاری جوانەوەیە خەڵکی لە خۆت بە باشتر بزانی، خۆت بە خراپتر بزانی لە خەڵک. ڕەفتاری جوانەوەیە کە ڕازگۆبی، دەست و دەم پاکبی، دڵ پاکبی، بیرێکی ڕووناکت هەبێ، ڕەفتارە لەگەڵ خەڵک جوان بێ، تەجاوز لەسەر خەڵک نەکەی، غەدر لە کەس نەکەی، غیبەتی کەس نەکەی، غەش نەکەی، فێڵ نەکەی. ئەمجا ئەم ژیانە ئەخلاقیە لە چیۆ دروستێ؟ بەم ژیانە ئەخلاقیە بە خراپەیەک وێران نابێ، بە تاوانێک وێران نابێت، چونکە ئێمە لە عورفی ئەخلاقیە نەقدمان هەیە، ڕەخنە لە خۆگرتنمان هەیە، تەوبە و گەڕانەوەمان هەیە، پەشیمان بوونەوەمان هەیە، نەدامەتمان هەیە. ئەگەر فرسەتێکمان لە دەست چوو بۆ چاکەکردن، فرسەتی ترمان لە بەردەسایە. کەوتینە خراپەیەکەوە فرسەتێکمان هەیە لە بەردەسا بۆی بگەڕێنەوە و خراپەیە تەبدیلکەین بە چاک. کاتێک کە ئەتەوێت لە کردەوەیەکی خراپ ئەنجام بی، خۆت ببە بە ئەکتەر لە مەوزوعەکە، یعنی خۆت کە بە تەرەفی بەرامبەر کی ئەتەوێت خراپە بکەی، خۆت خەرە بەرامبەر ئەو. ئەگەر قبول تەشتیوە ئەوە بیک. وەکو کەسێک چوە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، ویستی پێغەمبەر ئیجازەی پێ بدا کارێکی خراپ بکە، فەرمووی ئەو کارە خراپە ئەگەر تۆ ئیکەی بەرامبەر بە یەکی، ئامادەی یەکێ بەرامبەر بە کەسێکی تۆ بیکە. بەڵام حەدیسەکە مەشهورە و من نامەوێت دەق بە دەق و شە بە وشە بیڵێم. فعلا کەما پێش هەموو شتێک حاسبوا ئەنفوسەکم قبل ئەن تحاسبوا، لە بواری تۆ محاسبەی خۆت بکە پێشەوەی خەڵک محاسبەت بکە، محاکەمەی خۆت بکە پێشەوەی خەڵک محاکەمەت بکە، خۆت خەرەجێ ئەو کەسەی کە تۆ ئەتەوێت فڵان کاری نائەخلاقی بەرامبەر بکەی، ئایا قبوڵ تە یەکێکی تر بەرامبەر تۆ بیکە. ئەوە یەکێکە لە میکانیزمەکانی ڕێگرتن لە تاوان و خراپەکاری، یەکێکە لە میکانیزمەکانی بە خۆداچوونەوە، یەکێکە لە میکانیزمەکانی تەهزیبی نەفس. ئەم نەفسە زۆر پێویستی بە تەهزیبە، یعنی پێویستی بە پاڵەفتەکردنە، پێویستی چونکە لە وجودی ئینسانە حاڵەتی گورگ بوون، حاڵەتی پەلامار، حاڵەتی خراپەکار، وەسوەسە و دەسیسەی شێتان زۆرە. ئەو وەسوەسە و دەسیسەیە وات لێ ئەکا کە زۆر جار زاڵ ببێ بەسەرتە، یعنی مەحکومی ببی بژیتە ژێر کەفیەوە. بەڵامیش ئەوەت لەبیر بێ کە دەرگای تەوبە و گەڕانەوە و دەرگای نەقد و نەدامەت و پەشیمانی ئاوەڵایە. بۆیە ئێمە بڕوامان وایە کە ئەگەر خراپەیەک تاوانێ شتێکرا، وەزیفەی ئەخلاقیمانەوەیە کە نەڵێن ئەوە فڵان کەس ئەو تاوانەی کرد، هەمیشە دەرگای لوتف و بەزەیی و میهرەبانی بۆ کراوەیە. وتیان بە عاشقێک عشقیانی چی؟ وتیانی ژیانی عاشقانە، یعنی تۆ عاشقانە بژی. ڕێگای ئەوەی کە ئینسان ئەخلاقیانە بژی ئەبێ ڕێگای ئەخلاق بگرێتە بەر، بچێتە ناو جیهانی ئەخلاقەوە، جیاوازی بکات لە نێوان دووشتا. ئەخلاق نەزانێ بەڵکو ئەخلاقیانە بژی، یعنی زانینی ئەخلاق جیاوازە لەوەی کە مرۆڤ ئەخلاقیانە ئەژیم. ئەو کاتەی ئەو کەسێک کە تەنها ئەخلاق ئەزانێت ممکنە بەگوێی نەکات، ئەزانێ کامە چاکەیە و نایشیکە، ئەزانێ کامە خراپەیە و بە ئەنجامیشێدا. بەڵام ئەم کەسەی ئەخلاقیانە ئەژی
ئەخلاقیانە ئەژی ئیتر ناتوانێت چاکە ببینێ و نیکا ناتوانێت خراپە ببینێ و نیکا مەگەر لە دەستی دەرچێ ئەوەی کە هەڵاکە هەموو مرۆڤێک هەڵاکە بەڵام لە ئەساسا لە بنەڕەتا بۆ ئەوەی ئینسان ئەخلاقیانە بژی ئەبێ ڕێگای ئەخلاقیانە بگرێتەوە ئەبێ ژیانی ئەخلاقیانە بژی لەبەر ئەوەیە ئەوەندەی کە ئینسان لە دینە گردونیەکان وەردەبێتەوە بەتابەتی لە دینێکی گردونی وەکو ئیسلام یعنی من لە هیچ ئاەتێکی قورئانە یا لە حەدیثێکی پێغەمبەری خوا نەمبینیوە کە تەنها جەخت لەسەر زانینی ئەخلاق بکاتەوە بەڵکو باسی شتێکەکە کە تۆ ژیان تەگۆڕێ ڕووگەت بۆ ژیان ئەگۆڕێ کاتێک کە ژیانت گۆڕا ڕووگەت گۆڕا ئێتر ڕوویەکی ترت گرتەبەر بە دڵنیاییەوە ئەگەر ئەو ڕووگەیە ڕووگەیەکی ئەخلاقی وتر ژیانیش دەبێتە ژیانێکی ئەخلاقی لەبەر ئەوە هەمیشە وحی وەروها ئیسلام جەخت لەسەر ئەوە کاتەوە کە وەرن جۆرێکی تر بڕوانن ڕێگەیەکی تر بگەنە بەر ئەو ڕێگە خوار و خێچانی کە لەوە پێش هەبووتانە نە ئەوە ئیسە ڕاستیان کەنەوە لیان گەڕن وەرن ڕێگەیەکی تر فەلەنوەلیەنەکە قیبلەتەن تەرضاها ئێمە قیبلەیەکی تر پیشانی تۆ دەین وەکو شێخی سعدی فەرمێ ئێمە کە پشتمان لە گەنجینەکە بێ هەتا بجوڵێ دوورەکەوینەوە بۆیە ئەو داوامان لێکە ڕووی تێ بکەین بۆیە ئەبینی لە قورئانە کە باسی ئەخلاقەکە باسی قاعیدەیەکی ئەخلاقی ناکات تەنها ڕێسایەک باسی ژیانی ئەخلاقیان ناکە إذا دعاكم لما يحييكم دي جوابي خوا و پێغەمبەر بنەوە بۆ کاتێک کە بانگتانەکا بۆ ئەو شتەی کە ئەتان ژیێنێ کەواتە ئەخلاق ژیانە يعني حتى لو مێژووی ئیسلامیە ئەو فەیلسوفە ئەخلاقیانە جێکەوتیانە بۆ تەئسیریان لەسەر مرۆڤایەتی و لەسەر مسلمانان هەبووە کە ئەم بانگەشەیان کردووە بۆ نمونە ئیمامی غەزالی کە گەورەترین فەیلسوفی ئەخلاقی و عالمی ئەخلاقیش بووە کتێبی گەورەی إحیاء علوم الدین باسی جۆرێکی تر لە ژیانەکە باسی ڕێسایەکی ئەخلاقی ناکات شتێکی ئەنتیکە هەیە ینی ڕەنگە گرنگ بێ لێرە لەم بابەتە ئاماژەی پێ بدەین ئەویش ئەوەیە مرۆڤ بۆ ئەوەی ئەخلاقیانەش بژی پێویست ناکە هەموو قەواعیدە ئەخلاقیەکان لە یەک کاتا لەبەر چاو بگرێت ینی بۆ نمونە من هەم ڕازگۆ بم هەم ئارامم هەم بێ هەم تونند و تیژ نەبووم هەم چی نەبووم ئەوانە تەنها یەکێ لەو ڕێسە ئەخلاقیانم کاتە قیبلەی ژیانی خۆی بەسە ینی بۆ نمونە من ئەوڵ بەم لە هەموو ژیانمان ڕازگۆ بم ئیتر کە ڕازگۆم سەبریشم بۆ دروستە بێت چونکە ڕازگۆی پێویستی بە سەبرە ئەگەر ڕازگۆ بم ئیتر ئارامیشە بم ئەگەر ڕازگۆم ئیتر ڕێسازێرنەکەی کە پێشتر وتمان ئیتر ناتوان مزیان بە ئەوانی تر بگەێنم ینی ئەخلاق بابەتێکی پلۆرالیزمە ینی مەجۆرە ئەگەر یەکێ لە ڕێسە ئەخلاقیەکان بکەیتە سەنتەر لە ژیانی خۆتا بکەیتە قاعیدەی ئەساس لە ژیانی خۆتا ئێتر پێویست ناکات خۆت بپژێنی لە ڕێگ شوێن ئەو ڕێسە ئەخلاقی بکەوە ئەوانی کەشت بۆ دروستە بێ هەر لێرە لەمەوەیە پێغەمبەری خوا هەر بە هەر سەحابە یەک شتێکی ئەفەرموو مەسەڵەن بە یەکی ئەفەرموو زیکر بکە بە یەکێکی ئەفەرموو تۆ ڕازگۆەوەی بە یەکی ئەفەرموو جیهاد بکە بە یەکی ئەفەرموو تۆ سەبر و ئارامت هەبێ بۆ چونکە هەر کام لەم ڕێسا ئەخلاقیانە ئەوە بە سەنتەر لە ژیانی ئەو کەسە ئەبوویە قیبلەی دڵی ئەبوویە ژیانێکی تر ژیانێکی تری بۆ دروستەکە تروای لێ کرد بە جۆرێکی تر بژی لە ڕاستیشە ئەخلاق ئەوێ ئەو جۆرەی تر لە ژیان بۆ ئێمە دروستکە يعني ژیانێک کە ئێمە باڵاکە لە جیهانی ڕۆحی ئەمان باتە سەر وەگوتم لە سەرەتای بابەتەکە یعنی لە جیهانی مادەوە ئێمە دروست بەرزەکاتەوە ئەمانگەێنێ بە جیهانی ڕۆح ئەمانگەێنێ بە جیهانی معنەویەت ئەمانگەێنێ بە جیهانی غەیب هەر لەبەر ئەوەیە ینی ئەبینی یەکەم پەیامی پێغەمبەران ئازادکردنی مرۆڤەکانە هەر لێرایە مەولەنا جەلالەدینی ڕۆمی ئەڵێکی ئەڵێ چونکە پێغەمبەر هادیە دەی ڕێگەی پێغەمبەر و پێغەمبەرانی تریش تەبعاً ئازادیە یعنی ئێمە لە کۆتی ئەم ژیانە نزمەی ئێرە لەو دیلبوونەی ئێرە ئەوەی کە ئێمەی بەستەوەتەوە ڕزگارەکە ئازادمانەکە ئەم ڕزگاربوونە کلیلی هەیە کلیلەکەی بریتە لە ئەخلاق کام کلیلە ئەم کلیلە بە گوێرەی ئینسانەکان ئەگۆڕێ ینی هەر کام لە ئینسانەکان شتێکە کاتە ئەو کلیلەی خۆی بۆ نمونە کەسی وایە ڕازگۆییەکە کەسی وایە نەرمونیانیەکە بۆ نمونە تۆ گەرژیانی کەسێکی وکو غاندی بخوێنیتەوە نەبوونی تند و تیژی ئەبێتە سەنتەر ئەو واقع لە لای تریشەوە ڕازگۆ دەرەچێت لای تریشەوە ئەوە دەرەچێت مەسەن کەسی وا ئەبینی جوامێرە ینی پشتگیری هەژارەکان دەکات ئەوێ لە ڕێگەی ئەمەوە ژیانی ئەخلاقی ئەمە بێتە کەسێکی ئەخلاقی کەسێک ئەوێ ڕازگۆ بێ لە ژیانیا ئەم ڕازگۆیە کاتە سنتەر لە ژیانی خۆیان من زۆر ورد بوومە تۆ لەم بابەتە بە سوودم لە خەڵکی تریش بینیوە بۆم دەرکەوتووە کەسێک ئەتوانێت ژیانی ئەخلاقیانە بژی کە بەم ڕێسایە ڕازی بێ ڕێساکە بریتێ لەوەی کە تۆ تەنها یەکێ لە قاعدە ئەخلاقیەکان یاخود کەمێک لە قاعدە ئەخلاقیەکان کە سنتەر لە ژیانی خۆتا ئەوانی کە بۆ خۆیان بۆ دێنە پێشەوە بۆیە هەرە بینی لای عارفەکان بۆ نمونە وا بووە مەسەن هیوایان هەبوو وتوێتی ئەخلاق بریتە لە عشق ژیانی ئەوەی کە تۆ واز لە ئەنا بێنی واز لە من بێنی ئەو کەیتە سنتەر لە ژیانی خۆتا بۆ غێری خۆت بژی کاتێک کە ئەمەیان کردوە سنتەر و توانێتتر ئەمە هەموو شتەکانی کە ئەگۆڕێ فعلەن واش بووە
دەی لە ژیانی تریشا لە شتی تریشا بە هەماشەوە بە تۆ ببینی مەسەن لە مێژووی مرۆڤایەتیە چەند کەس هەبوون شۆڕشیان کردووە شۆڕش بە معنە ئەخلاقیەکەی یانی ویستویانە ماف بۆ خاوەن مافەکان بگێڕەوە ئەمە بۆتە ڕێسایەکی ئەخلاقی گەورە لەناو ئەوانە مەسەن کەس هەبووە ڕێگەی ئارامیەوە مەسەن ڕەشپێستەکان لە ئەمریکا مەسەن سرکردەکان ڕەشپێستەکان بەهۆی ئارامیەوە توانیان واقعی ئەخلاقی ئەو کۆمەلگەیە بگۆڕن ینی جامە بەسم چێ لەوەمە بەسم لەوەیە کە پێویستەکە ئینسان هەر کام لە ڕێسا ئەخلاقیەکان بخاتە بنەما لای خۆی ئیدی ئەگەر توانی ئەو ڕێسایە جێبەجێ کا لە ژیانی خۆیان ڕێسەکانی کەشی لە هەمان کاتە جێبەجێ کردووە هەمیشە من بۆ خۆم قەناعەتی شخصی خۆم ئاوایە ئێمە منشەی ئەخلاقی جاکەینەوە لە کردداری ئەخلاقی لە پاڵنەری ئەخلاقی واتە ئەو هۆکاری ئەبێتە ینی دیاریکردنی ئەخلاق جیاوازە لەو هۆکاری پابەندەبین بە ئەخلاقەوە بۆ ئێمە قەناعەتم وایە ینی لەگەڵەوەی هۆکارەکان جیاوازن زۆر جار ئێمە کەوی ناوم جەدەلەوە ئایا ئەکرێت کەسی بێ نامتەدەین یان بێدین بە ئەخلاقی بێت ینی بۆی خۆمان لەم پرسیارە لابدەین من ئەڵێم بەشێک لە هۆکارەکانی ئەخلاقی بوونی ئینسان بریتین لە بابەتە معنەویەکان ئەتوان بڵێم زۆرێک لە هۆکارەکانیشیان نەک بەشێک بۆ نمونە ئێمە دوو کەسمان هەیە هەردووشیان ئەزانن بازرگانیکردن بە موادی سڕکەرەوە خراپە هەردووکیان ئەزانن نانی موادی سڕکرد کۆمەلگایەک هەڵەوە شوێنێت بەڵام کەسێکیان پابەند دەبێت بەمەی کە لە ناخی خۆیەتی کە ئەزانێ خراپە و پابەندە پێوەی نایکە بەس بەرامبەرەکان ئەنجامی ئەدات ئەبێ هۆکارێکە بێت ئەم مرۆڤەی وا لێ کردووە ئەمە ئەنجام بدات و ئەو مرۆڤەی وای لێ کردووە ئەنجامی نەدا خۆن هەردووکیان ئەزانن ئەمە لەوانەیە لە ڕووی مادیە و قازانجی شخصی بۆ خۆیان بکەن کەواتە و هێزە ناوەکی ینی هێزەدا بە ئینسان ئەبێتە پاڵپشتی ئینسان ئەم ئینسانە پابند بێت بەوەی لە ناخی خۆیان بە حەقی ئەزانێت ئاخر بەشێک لە ئەخلاقی بوون ئەوەیە لە ناخی خۆکدا جگە لە حەق ڕێگە نەدەی جێگەی بێتەوە و لە فعلی دەرەکیشدا جگە لە حەق پابند نەبی بە هیچی ترەوە هەنەیەڵی حەق لە ناختا هەبێت و لە دەرەوەش معنی لە سەداسەد ملتەزیمی بە حەقەوە ئەو ئیرادەیە پێوترێ ئیرادەی ئەخلاقی بوون بۆ ئێمە قەناعەتم وایە بەشێکی زۆریان دینەکان ئەم کارەکەن غیری دینی هۆکاری تر هەیە هۆکاری ئەخلاقی تر هەیە بەڵام قەناعەتم وایە دینەکان ئەلێرەیە ئەسپی خۆیان تاوەدەن ینی بازنەی کارکردنی دین لە بواری ئەخلاقا پێش ئەوەی پێدانی علمی ئەخلاقا پێدانی وزەی پابەندی ئەخلاقیە ئەگەر تەماشاکەین لە کەلتوری دینە یەکتاپەرستەکانە هەمیشە باس لە پەیوەندی نێوان شەیتان و ئادەم و خوا هەیە خۆ شەیتان ئەیزانی خوا هەیە لا ئێمە زیاتر ئەیزانی خوا هەیە چونکە مامەڵەی لەگەڵا کرد بەڵام ئەو هێزەی وای لە شەیتان کرد ئەو هێزەی وای لە شەیتان کرد پابند نەبێت بە سوژدەکەوە بۆ ئادەم و ئەو هێزەی وای کرد لە مەلائیکەکان ئەم هێزە ئەبێ گرنگ بێ نەک عیلمەکە چونکە مەلائیکەکانیش و شەیتانیش بە قەدەر یەک ئەیانزانی حەقیقەتەکە لەکوایە کەواتە دینەکان بازنەی کارکردن و ئەسبتاوتانی خۆیانەکەوێتە ئەو بازنەوە کە پێوترێ هاندانی ئینسان یان وزە بەخشینی ئینسان بۆ ئەوەی بتوانێت ئەخلاقی بێت و لە ناو دینەکانیش خوێندنەوەی معنەویانەی دینەکان لێرا قوڵترە بێت کەم وهستەکەم بەداخەوە خوێندنەوەی ڕووکەشانەی دین زۆر جار ئەم گرفتەی بۆ دیندارەکانیش دروست کردووە ئەو دیوە قوڵە متعالی دینی لاواز کردووە کەوا لە مرۆڤەکە بە ئەخلاق بێ بۆیە من قەناعەتم وایە ئەکرێت دین ینی ناکرێت دینداری حەقیقی دینداری حقیقی بە مەنای معیاریەکەی پابەندی ئەخلاقی نەبێت بەڵام ئەکرێت دیندار وەکو مرۆڤێک کە هیچ کەمێکمان دینداری لە سەداسەد نین هەمومان قەدەرێک دینداری مەتیا هەیە هەنێک جار پابەند نەبین بەڵام ناکرێت دینداری معیاری واتە دیندارە میسالەکەی نەتوانێت ئیلتیزام بکات بە کردداری ئەخلاقیەوە بەلانی کەم و سێ خاڵی زۆر گرنگ هەیە مرۆڤ بۆی بە ئەخلاق بێت خاڵی یەکەم ئەوەیە کە ژیانی کۆمەڵگا بەڕێوە ئەچێت ئەو کاتێک کە مرۆڤەکان ئەخلاقیانە مامەڵەکەن ینی کەواتە خاڵ یەکەم خاڵێکە کە گشتگیرە پەیوەندی بە هەموو مرۆڤایەتیەوە هەیە بۆ نمونە ئەگەر هەموو کۆمەڵگە بڕیار بات کە درۆکردن شتێکی باش بێت ژیان لەناو کۆمەڵگەیان ناڕوات ئەگەر ورتری بکەینەوە لە خێزانێکە هەموو کەس بڕیار بات هەموو تاکەکانی خێزان درۆکردن شتێکی باشە گریمان دزیکردن شتێکی باشە ژیان ناڕوات لەناو ئەو خێزانەیە کەواتە بۆ ئەوەی ژیان لەناو کۆمەڵگەیە بڕوات ئاسان بێت وە بەلانی کەم و ژیانێک هەبێت هەمووان متمانیان هەبێت لەو ژیانەیە وەکو ئەڵێ
سەرەکی تری شت کە بەداخەوە لەسەر دەمینوە کەم بووەتەوە یان ئەکرێ بڵێن لە مرۆڤاتی لە قەیرانە بریتە لە بابەتی متمانە کە بابەتێکی ئەخلاقیە کەواتە بۆ گێڕانەوەی متمانە لەناو کۆمەڵگەیە بۆ هەمووی ئەم متمانەیە ئەخلاق پێویستە. خاڵی دووەم پەیوەندی بە خودی مرۆڤەکانەوە هەیە ئەوەی کە دەرونی ئێمە ئارام ئەبێتەوە کاتێک کە کردارێکی ئەخلاقی ئەنجام ئەین بە پێچەوانەوە کاتێک کە کردارێکی نائەخلاقی ئەنجام ئەین تووشی شڵەژان ئەبین تووشی نائارامی ئەبین تووشی نائاسوودەیی ئەبین کاتێکیش بە پێچەوانەوە کردارێکی ئەخلاقی ئەنجام ئەین هەم شاد ئەبین هەم ئاسوودە ئەبین. خاڵی سێم کە ئەخلاق بۆچی گرنگە ئەوەی لە ڕووی لە لایەنی ڕۆحیەوە مرۆڤ بەرەو گەشە و بەرەو باڵاتر ئەڕوات ئەم بابەتە ئەم خاڵە لەگەڵ خاڵی دووەمە جیاوازی هەیە ئەویش ئەوەیە لانی نەفسی دەرونی ئەوەیە کە پەیوەندی بە دیوی ئەخلاقی ئێمەوەی وەکو مرۆڤ بەڵام لانی ڕۆحی پەیوەندی بە تاکەتاکەی مرۆڤەکانەوە هەیە ئەو کاتێک کە من بە ئەخلاقم ئەو کاتێک کە کۆمەڵگەش کۆمەڵگەیەکی بە ئەخلاق ئەبێت بەڵام لە ڕوو ڕۆحیەوە پەیوەندی بە خودی خۆمەوەی چەند بە ئەخلاقتر بم هێندەش لە ڕۆحیە و گەورەتر ئەبم. مرۆڤە مەزنەکانیش ئەو مرۆڤانن کە زۆر بە ئەخلاق بوون چونکە ڕۆحیان زۆر گەورە بووە بە پێچەوانەشەوە هەر ئەو کاتێک کە ڕۆحیان گەورە بوو ئەو کاتە بووە کە زۆر زۆر بە ئەخلاق بوون کە زۆر ئەخلاقیانە مامەڵیان کردەوە زۆر لە ژیانێکی ئەخلاقیانەیە ژیاون بەڵکو خودی ژیانیان ژیانێکی ئەخلاقیانە بووە و هەموو ئاینەکانی ژەخ لەسەر ئەم بابەتە ئەکەنەوە ئەکرێ بڵێن کتێبە ئاینەکان پێش هەموو شتێک ناو بدەن کتێبی ئەخلاق و گەورترین کتێبەکانی ئەخلاقن ئەمەش لەبەر ئەم سێ خاڵەیە هەم ژیان لەناو کۆمەڵگەیە وەکو ئوترێ بڕوات هەم لە ڕووی دەرونی و مرۆڤ تووشی ئارامی و ئاسوودەی و هێمنی و ئارامی بێت و هەم لەو ڕۆحیشە مرۆڤ بەرەو باڵاتر گەشە بکات چونکە ڕۆحی مرۆڤ بەردەوام ئەکرێ بڵێن گەشە ئەکات و بابەتە ئەخلاقیەکانیش گەورەترین دەرگان بۆ گەورەبوونی ڕۆحی مرۆڤ بۆ ئاوادانکردنەوەی ڕۆحی مرۆڤیش دوجار.